کاگا باس ئەوە کەیسی بووکەکەت لەکنەمنا دیارە داوا دەکات لە کوڕەکەت زیاد بتووە بەس دەمەند نەبی هەموو هەوڵەشی خۆم دەدەم لێ ناگەڕم لە یەکتر جیا ببنەوە ئێمەش نامانەوێت جیا ببنەوە دەیکوژین تۆ بەڕاستە کاک عەباس ئەو قسەی لێرە کردت لە جێشکە نەکەی تێدەگەی من قسەی خۆم کرد تارەخان خەزوونت دەکوت ڤیدیۆ لەگە کەسێک بڵاوتەوە دەکرێت پێ بڵێ کەسە چییە؟ جەنابی پارێزەر ئەو کەسە کوڕی پورمە وەکو برام وایە نازانم کە ڕسم و ڤیدیۆی ئێمەی بڵاو کردوێتەوە ئەوێ تووشی کێشەم بکات زۆر باشە بە زۆر ئاگاداری خۆت بە باشە بەستە جەنابی پارێزەر من دوو مانگە کەیسەکەم لای تۆیە ئەمڕۆ هاوسەرەکەم لە بەندیخانە بەرەبێت بەڕاستی بێزار بووم لەو هاوسەرگیریە ئەتوانی هەر ئەمڕۆ داوای جیابوونەوەم بۆ تەقدیم بکەیت و ئەو کەیسەم بۆ دابخەین باوە لێک زیابوونەوە گەمەی بنداڵان نییە زۆرم پێسەیە ئەوڕۆ هەر کەسەشی دێ هەڵدەستەوە دەڵێ وەرە داوای لێک زیابوونەوە دەبێت بابە ئەوە ناکرێت جەنابی پارێزەر چەند پارە بڵێ ئەدەمێ تەنها ئەو کەیسەم بۆ دابخە تکات لێ یەکەم خاتون ئەمن پارێزەرم مەبەستی من پارە نییە لەوە پارەش وجدانی خۆم ناخۆشم یعنی ئەتوو دەتەوێت ڕەشی بکەمە سپی بکەمە ڕەش لە بە خاتمی پارەی با بڕێ باشە ڕاست و ڕەوان پێم بڵێ ئەتوو چ تێ لەگەڵ ئەو کوڕە بکات قوربان سوێنە خۆم هیچم لەگەڵیان نییە حەزەکەی تێلی بۆەکەم نانە پەیوەندیشتی وا مەکە کاک بێژە پێی بڵێ هاوسەرەکەی من کە چۆن بوو زۆر ئێمال بوو بۆم هیچ مەسروفی ناکردیم هیچ ژیانی نەبوو لەگەڵمان بڕواکەی لەوەتی هاوسەرگیریم کردو هیچ دڵخۆشیەکم لەگەڵیان نەبینیوە نازانم پێم وت کە بزنس نەکات بە پارەی قەرز بەڵام بەگوێی نەکردم خاتون خەتای خۆتە ژنە چێوەندە بە تەماحی ینی زۆر سەرخستە سەرسەری وەت لێکرد قەردی بکاتمەوەی دەست بە بزنس بکە هەتا خستە کۆچی زیندانەوە نەخێر کاک بێژم ئەو خۆی پارە لە مێشتی یابوو زۆریشم پێوت دووبارە هەزار جار پێم وت وتم تکایە بە پارەی قەرز بزنس ناکرێت بەڵام گوێی بۆ نەگرتم بەڕاستی من زۆر بێزار بووم تکات لێ یەکەم جەنابی پارێزەر ئەمەوەی لی جیابکەمەوە ئێستا هاوسەرەکەت لە چێیە؟ ئەمڕۆ لە زیندان بەربووە باشە خاتون چۆن زانیاوە لە زیندان بەربووە؟ تێری بۆ خوشکەکەم کردبوو باشە تو چ تێ لەگەڵ ئەو کوڕەی؟ جەنابی پارێزەر پێم وتی سوێن بەخوا هیچم لەگەڵیان نییە تەنها وەکو برام وایە حەزەکەی تەلەفۆنی بۆەکەم باشە ژمارەکەم لێم پەیوەندی پێ دەکەم بەسەر چاو ئەوە ژمارەکەیتی؟ بەڵێ فەرموو ئەلو کوڕم ئێمە لە خانەوادەیەکی بەحیا و بە شەرەفی لە ناو عەشیرەتەکەی ئێمە هیچ بێڕەوشتێک جێی نابێتەوە مەقسەد چێ بابە؟ شێوە ڕسمان لێناردی ئەوە ژمارەیەک ناردی چەند تەلەفۆنشم لۆ کردەوە داخراوە ڕقەمەکەی ئەو ڕسمانەم پێشتر دیتە چێ لۆی ناردی؟ یوسفی ئامۆزام هاتە سزنێ و پێشانیدا بۆ
لۆ لەگە بابت دەکەی ئەوها پەروەردەم کردی کوڕم ئێستا یوسف ئەو ڕسمانەی لۆ مامێت لۆ خارێت لۆ خزم کەس و هەمووان نردیتی هەموو دیتیان تازە ئابڕوومان چوو هەتا خەڵک نەیزانیا دەبی بە زووترین کات عیلازەکی لەو بابەتەی بکەی بابا عیلاج دە چ بکەی ئەرە کاکە خۆ ڕسمی قۆڕی نەگرتیە گورە خۆشتە چ قۆڕی نەکردیە کورە هەی بێ ئابڕوو ئەتوو ئابڕووتەیە ئەگە ئەو ژنە ئابڕووی هەبای ئابڕوومەی نەدەبرد تێگەشتی ئێستاش دیفاع لێ دەکەی بابە چوویتەکەم کوڕە بچی لەوانەیە لەوەی چوبی کامل لە سزنێ بەردا کورە مێشکت بینەوە سەر خۆت مێشک ئەتوو مێشکت نییە ئەو ژنە ئەتووی زۆر خۆش دەوێت ئەگە ئەتوو خۆش بووی ستاوایە لە محکەمەی داوای جیابوونەوەی نەدەکرد ئەتوو زۆر بێ ئاخری بابە تارە ئێستا ڕقی لێمە لێم تووڕێیە لەبەرەوەی بزنزەکەم کرد بە ملیش کام نەجاحەتم نینەوە پارەم لەدەست ڕۆی و قەردار بوومەوە بەس بابەوە معنایەوەی نییە کە ڕقی لە من بی کاکە مەجنوو مێردی خۆشیمان دەبی ناخۆشیمان دەبی لێک تووڕە دەبین پێک دەینەوە کورە کوڕم عەقڵت بینە سەرە خۆت لۆ شێتم دەکەی لۆ شێتم دەکەی کورە دەسمەکن خارت کورە دەرێ بیکوژە دەسمەکن مامە دەرێ بیکوژە دەسمە کۆرانە دەرێ بیکوژە دەسمە زەریشێ دەرێ بیکوژە کورە ئەمە شێت بووم لە دەست تێدەگەی ئەتوو دەتەوێت شەرەف و ناموسی خۆمان هەروەها بە ئاسانی بەجێبێلی بابا بەتەمایە من تارێک کوژم کوشتنی چ بابا ئەمن تارام خۆش دەوێت هێم دەگەی کوڕم ئەگەر دەتەوێت شەرەف و ناموسی عائیلەکەت بپارێزی دەبێ بە زووترین کات ئەو لەکەی لەسەر خۆمان لادەی کوڕم بابت دەزانی لە چ دەژی دەزانی ئەم لەسەر ئازارم دەژی کوڕم دەسمە دەرێ ناوێرم سەر برندکەم لە بە خەرچی ناوێرم سەر برندکەم دەزانی ڕسمی ژنەکەت بەڵاو بوویتەوە شەرەفمان چوو حەیامان چوو بابا باشتەکان لە خۆمان زیاتر قروس نەکەن قوربانت بوو دەیهێنین دوو قسەی لەگەر دەکەین بەشکم خەڵەت تێگەیشتنەکە کوڕم مەسەلەکە ئەوە نییە ئەگە هەر مەسەلەکە ئەوەیە ئەمن لەگە کوشتنیمە با یاسا حەلی بکە ئەدی کۆمەلگا ئەدی ناو کۆمەلگای چ برەی ئەدی ناو خزم و عەشیرەت و عێل چ برەی ها کوڕم ئەمن مرتەح نابم مرتەح سەرم شۆڕ دەبی هەتایە لۆیا دەبی ئەو کاری ئەتوو تەواو بکەی تارەی بکوژی بیکوژە کوڕم بیکوژە کوڕم لۆ ئەوەی شەرەف و ناموسی خۆمان بپارێزی بیکوژە دەیکوژی پێت دەڵێم دەیکوژی دەیکوژم بابا دەیکوژم شێ لەگەر خۆم بەم بابا کوڕم کەس لەگە خۆت مەبە با کەس تووشی مشکلەی نەبیتن تەلەفۆنم لەگەر مامت کرد گوتی بستە لای سەدرە دینی باشە هەتا ماوەیەک لەوێ خۆی عەشاردا نایە بابا نایە برادەرێکم ناسێ لە سزنێ دەچمە کنێوی کوڕم دەیکوژیت تارەی دەکوژیت باشە دەیکوژە باش